عیبادەت و خێر و چاکەتیایە بە 1000 مانگە، یعنی 83 ساڵ عیبادەت. بۆیە فرسەی عومرە و تەمەنە لە یادی نەکەن و بیخۆزنەوە، بە عیبادەت پێشوازی لێ بکەن، خۆتانی بۆ ئامادە بکەن. ئەی فەرموو لەم مانگە پیرۆزە، لەبەر حورمەتی ئەم مانگە پیرۆزە، خوای تەبارەک و تەعالا هەرچی شەیاطینی هەیە کە بەڕاستی ئەو ئازادە ڕەها کە پێیان دراوە لە مانگی ڕەمەزانە سنووردارەکرێت، بەو شێوازە ئازاد نابن، خەڵکی بە هەدەرا بەرن و خەڵکی بەرەو خراپە بەرن. خوای تەبارەک و تەعالا کۆت و زنجیریانەکا و سنوورداریانەکا. جنۆکەکان ئەوانەی کەوا مەڕەدەی جنۆکەن، جنین، زەرەر بەخشن، خوا سجنیانەکا و کۆت و زنجیریانەکات. هەرچی دەرگای بەهەشت ئەکرێتەوە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەتایبەت دەرگای تەوبە و دەرگای ڕەیان کە ئامادەیە بۆ ڕۆژوانان. خوا ئەمرەکا بەو بەهەشتە، ئەفەرمێ خۆت بڕازێنەرەوە لەوانەیە ئومەتی پێغەمبەر لەم مانگا بێن بۆ ناو تۆ، ئەبێ تۆ بە جوانترین شێواز پێشوازیان لێ بکەی. ئەمرەکا بە مالیکی جانم، ئەی مالیکی جانم، هەرچی دەرگای جەهەنەمە دایخە لەسەر ئومەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. ئەمرەکا بە فریشتەکان هەر هەمووتان ئەم مانگە ئیشی ئێوە ئەوەیە ئەڵێن اللهم اغفر لأمة محمد، استغفار ئەکەن بۆ ئومەتی رسول الله، داوای لێخۆشبوون بۆ ئومەتە نازارەکەی پێغەمبەرەکەن. ئەمانە تایبەتمەندین ئومەتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. خوای تەبارەک و تەعالا ئەوەندە ڕێزی لەم ئومەتە ناوە، پێغەمبەری خوا فەرمێت لە سەرەتای ئەم مانگەوە کە خوا ئەم هەموو فەزڵە گەڵ ئومەتاکە، نادا منادین، بانکەرێک هاوارەکە، بانکەرێکی معنەویە یان ئیلهامێکی قەلبیە، یان ئێمە گوێمان لێی نییە ئەوانەی کەوا ئەهلی عیرفان و خواناسین، ئەوانە کە دەرکەکەن بە ئیلهامی خوا گوێیان لەو سەوتەیە، ئەو بانگی بێژە هاوارەکە فریشتەی پەروەردگارە، یا باغی الخەیر ئەقبل، ئەو کەسەی کە ئەهلی خەیر و چاکەی، ئەهلی عیبادەتی، بەردەوام بە، درێژەی پێ بدە، خۆتی بۆ ئامادە بکە، زیادی کە و کەمی مەکە، مانگی ڕەمەزانە، سەدەقە و چاکە، عیبادەت لە یەک بەدەوە تا یەک بە 700 و یەک بە هەزاران هەزار ئەنووسرێت بۆ ئومەتی ڕەسوول الله. بۆیە مژدە بێلێت مانگی ڕەمەزانە زیاتر خۆتمان دووکە، فرسەی تەمەنە. هەرەو بانگ بێژە هاوارەکە ئەفەرمێت یا باغی الشەڕ ئەقسیر، ئەی ئەهلی تاوان و گوناباران، ئەهلی نادی و عەرەق، ئەهلی زینا و فاحیشە، ئەهلی زوڵم و ستەمکاری، کۆتای کەن واز بێنن، مانگی ڕەمەزان هات بەرەو ڕووتان، تەوبە بکەن و بگەڕێنەوە. ولله عتقاء من النار وذلك كل ليلة. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەمە ئیتر هەموو شەوێک خوای تەبارەک و تەعالا وەک ئەرزم کردن ئەوانەی کەوا مستحقی عەزابن ئازادیان ئەکات.